خۆشەویستی من کچە کوردێکە پاک و نازەنین، باخەوانە پیرەم و باخی بە پەرژینم دەوێ. نامەوێ ڕوو بگرێت تا دەمرێ بە فێڵبازی و درۆ، یاری نازداری لەباری دیاری شەرمینم دەوێ. من تەشی ڕێزێکی وەک شیرینی وەفایم بۆ چییە؟ کیژی وریای چاوکراوەی فێرەزانینم دەوێ. ئامادەبوانی بەڕێز بەخێر بێن. سپاس بۆ بەشداری کردتان. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە پێشکەشکاری ئیڤنتێکی لەم شێوەیەم لە ڕۆژێکی پیرۆزی وەک ئەمڕۆدا. بەخێراتنی تایبەتی ئەو کەسانە دەکەین کە لە دەرەوەی قەڵازێوە هاتوون و بانگێشنامەکەی ئێمەیان قبول کردووە. دووبارە بەخێر بێن و ئەزیەتتان کێشە. کە ئێستاش با هەمومان خولەکێک بوەستین بۆ گیانی پاکی شەهیدەکانمان. وهەلێکی تەواوە بۆ داکۆکیکردن لە یەکسانی ڕەگەزی و چارەسەرکردنی کێشەکانی ئافرەت لە کۆمەڵگەدا. ئەم یادە پیرۆز دەکەین لە هەموو ئافرەتانی جیهان و بەتایبەت ئافرەتانی کورد. بەڕێزان، ئێستاش مامۆستا هاوژین سەرپەرشتیاری گروپی خانمانی پەری با بفەرمێت بۆ پێشکەشکردنی و دەگەیت. لەگەشت ئەو خاتونانە پیرۆز بکەم کە لێرەن و ئەو خاتونانەی کە ئەمڕۆ لێرەن و ئەوەی کە ئەمڕۆ بەدەست هاتووە لە سای ئەو خاتونانەوەیە کە ئەمڕۆ لێرە خەڵات دەکرێن کە لە پێشووتردا خەباتیان کردووە لە بوارە جیاوازەکاندا. وەڕەچکەشکێن بوون بۆ ئێمەی گەنج، بۆ ئێمەی ئافرەت کە ئەمڕۆ بتوانین لێرەکانە دەنگ و ڕەنگمان بگێنین بە جیهان. و هەر بۆیە لەم ڕۆژە گرنگەدا من حەز دەکەم باسی خانمانی گروپی پەریتان بۆ بکەم کە ئێمە وەکو ماڵی ڕۆشنبیری کە لە پوری پشدەر ئەو گروپمان دروست کردووە لە پێناو ئەوەی کە بتوانین خانمانی ئێرەش، ئافرەتانی ئێرەش دەنگ و ڕەنگیان بگات بە کوردستان بەگشتی یاخود دەتوانین بڵێن بە جیهان بن داوای مافەکانی خۆیان بکەن. ئەمەش بەهۆی کۆمەڵێک لەو ڕێکەوتنامانە کە نەتەوەی گرتوەکان یاخود وڵاتانی پێشکەوت و خواست ئەنجامدیانداوە و یاخود ئیشیان لەسەر کردووە لە پێناو ئەوەی کە بتوانن مافەکانی ژنان دەستەبەر بکەن بەهۆی ئەو گۆڕانکاریە گشتیە یاخود ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریەی کە لە ئێستادا جیهانی گرتوێتەوە بەتایبەتیش لە ئێستادا کە پێی دەوترێت سەردەمی سەرمایەداری. سەردەمی سەرمایەداری کارێکی کردووە کە ئافرەتانیش بەشێکی گرنگ بن لە هەموو بوارەکاندا بۆ پیشی لەسەر دەکرێت بەتایبەتی لە بواری مافەکانی مرۆڤ وەکو ڕێکەوتنامەی سیداو کە بەمانای Convention Elimination کاری لەسەر دەکا و ویستومانە کە لە شارەکەی خۆماندا خانمانی ئێمەش بتوانن ببن بە بەشێک لەو شۆڕشە ببن بە بتوانن جێدەستی خۆیان دیاری بکەن لەو شۆڕشەدا. ئەو ژنە لە بوو کەشوشەیەک دەچێ، لە بوو کێکی کراسپی، شپرزە وەکو سێبەر، باریکەلە وەکو ڕێواز، ڕەشتاڵە وەکو مێخەک، غەمگین وەک وەرزی بارانی کۆچ کردو. ئەو ژنە لە تەمێک دەچێ، تەمی بەفری ئێوارانی زستان، لە سەکۆیەکی بێدەنگ، لە شمشاڵی پەنجەی مۆسیقارێک، لە کۆڵانێکی قەڵاتزێ هەناسە سارد بە ئاوەدانی. کاک بەکربایز قاینقامی قەزای پشدەر با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی. ئامادەبوانی بەڕێز، خوشک و برایانی خۆشەویست، بەخێر بێن بۆ مەراسیمی ڕێزگرتن لە کۆمەڵێ لە خوشک و خانمانی شار و دەڤەری خۆمان کە لە ماوەی ژیانیاندا لە قۆناغە جیاوازەکانی ژیانیاندا شان بەشانی هاوسەر و کەس و کارەکانیان توانیویانە ڕۆڵی کاروگەر و بەرچاو ببینن لە خزمەتکردنی کۆمەلگا و نیشتیمان و وڵاتەکەی خۆیان. من دڵنیام ئەو خانمە بەڕێزانە، ئەو خوشکە بەڕێزانە لە ماوەی ژیانیاندا لەو قۆناغە سەختانەی کە تێیان پەڕاندووە تووشی چەندین مجازەفە و نەهامەتی و مەترسی بوونەتەوە کە مەترسی جدی بوون بۆ سەر ژیانیە، بەڵام دوجار سەرکەوتون و ئێستا سەربەرز و ڕووسور لە بەردەم مێژوو میلۆتەکەیان و لێرەدا هەمومان بەیەکەوە لەو هۆڵەدا حزوریان هەیە. من هیوای سەرکەوتون و تەمەندرێژی و ماندوونەبوونیان بۆ دەخوازم. هیوادارم نمونەیان زۆر بێ. هەلێرەشەوە پێیان دەڵێم بە خاترجەم و دڵنیابن ئەو کۆمەلگای ئێمە بای ئەوەندە خەڵکی زیندوی تێدا ماوە،
ڕێز لە کار و خەبات و ماندووبوون و هەموو ئەو خەڵکە تێکۆشەرانە دەگرێت کە لە قۆناغێک لە قۆناغەکاندا خزمەتێکی بەرچاوی کۆمەڵگاکەی خۆیان کردووە لەبەرەوەی کۆمەڵگای ئێمەش وەکو باقی میلەتەکانی کە کۆمەڵگایەکی زیندووە لە کۆتاییدا من هەر لە هیوای تەمەندرێژی بۆ هەر هەمویان دەخوازم و بەو ئومێدەم لە ساغ و بەردەوام بن لە کاری جدی تر. من پێم وایە بە برادران لە ماڵی کەلەپوری ڕۆشنبیری باش پێکاویانە هەدەفەکان پێکاوە لە ڕۆژی ژناندا ڕێوڕسمێکیان بۆ ژنان بە تایبەتی دروست کردووە دەستیان خۆش بێ. من هیوای سەرکەوتن بە ناوی قایمقامێت و سەرجەمیداراتی ناوچەکەوە هیوای سەرکەوتن بۆ ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قەڵازێ دەخوازم بە تایبەتی کە تازە دەستیان بەکارەکانیان کردوتەوە هیوادارم ماندوو نەبن و لە سەرکەوتنێکەوە بڕۆن بۆ سەرکەوتنێکی کار. ئامادەبوانی بەڕێز لە ڕاستیدا ئێمە ئەگەر بمانەوێت لە دەور و کاریگەری ژن تێبگەین پێویستمان بەوە نییە کە جاریش کە بگەڕینەوە بۆ بەرەبەیانی مێژوو لەو کاتەدا کە ئەسڵەن دەسەڵاتی کۆمەلگا بەدەست ژنەوە بوو وەکو دایک، بەڵام دواتر بەرەبەرە دەسەڵاتەکانی کەم کرایەوە بە بیانووی ئەوەی کە سروشت و پێکاتەی بایۆلۆجی ژن بە جۆرێکە کە بۆ هەموو کارەکانی بۆ ڕاپەڕاندنی هەموو کارەکان دەست نادا بە پێچەوانەوە خستیانەوە سواتچەوەیە کە لە بۆ بەخێوکردنی منداڵ و ئیدارەدانی ناوماڵ ئەرکەکانیان یا بڵێن وەزیفەکەیان کورت کردەوە. ئێمە پێویستمان بەوە نییە بۆەوەندە بە مێژوودا بڕۆینەوە. ئەگەر سەرنجێکی ورد لە کۆمەلگا بدەین هەر لە دەستپێکی سەرنجەکە بۆمان دەردەکەوێت کە نیوەی کۆمەلگا بۆ خۆی ژنە، هەر هەمان ئەو نیوەیە لە هەمان کاتدا دایکە خوشکە هاوسەرە، ینی پێمان وایە ژیان ئەسڵەن بە بێژن نییە، هەر وجودێکی نیە و بەردەوام نابێت. بۆیە من پێم وایە ئێستا بەتایبەتی ینی لەو وڵاتانەی کە ژن یا خانمان وەکو جەستە و لەش و لار تەماشا ناکرێن، وەکو ڕۆڵ و کاریگەری تەماشا دەکرێن. ینی ئافرەت سەلماندی کە هیچی کەمتر نییە، ژن سەلماندی کە هیچی کەمتر نییە بەڕاستی لە پیاوان. ئێستا لە دنیای پێشکەوتوودا تەنانەت لە وڵاتی ئێمەژدا ژن سەرۆکی دەوڵەتە، سەرۆکی حکوومەتە، سەرۆکی پەرلەمانە، وەزیرە، مدیر عامە، مستەشارە، فەرماندەیە، گەڕی لایە، شەڕڤانە. ینی بەڕاستی سەلماندی ژن سەلماندی کە ئەوەی کە لە مێژووی خۆیدا غەدرێکی گەورەیان لێکردووە، ئەگەرنا هیچی کەمتر نییە دەتوانێت ڕۆڵی گەورە ببینێ. ئەگەر لە ڕووی مێژوویشەوە تەماشای بکەین بۆمان دەردەکەوێت کە ینی کەمن ئەو پیاوە گەورانەی مێژوو کە لە دایکێکی گەورە پەروەردەی نەکرد بن کە لە پشتی سەرکەوتنە پیاوە گەورەکانی مێژووە ژنێکی گەورە هەبووە. لە وڵاتی ئێمەشدا بەڕاستی کەم نینە ژنانەی کە دەورێکی گرنگیان بینیوە لە مێژوو ئێمە، هەم هەر لە خانزادی میری سۆرانەوە بیگرە بۆ قەدەم خێر و بۆ هەموو ئەو ژنەکانی کە وەکو عادیلە خانم و کۆمەڵێک ژنی کەش کە لە مێژووی ئێمەدا دەوری بەرچاویان بینیەوە سەلماندیان کە ئەوانیشان بەشانی پیاوان دەتوانن دەور و کاریگەری خۆیان لە ناو کۆمەڵگادا بە پیشانی خەڵک بدەن. من داواکارم کە ئێمە حەچی پێمان دەکرێت ینی بۆ هاوکاری ئەوەی کە دەور و کاریگەری ژن وە خۆی بەگەڕ بخرێ هاوکار بین، چی کۆمەڵگەی سیاسی، چی ئیداراتی حکوومەت. من لە ژیانی وەزیفی خۆمدا ئەوەندەی کە سەرنجم داوە من پێم وایە ژن باشتر بەوەفاتر سادقترە لەگەڵ وەزیفەکەی خۆی. بڕواتان بێ ئەوەندەی کە پیاو دەست بۆ گەندەڵی و دەست بۆ ناپاکی و دەست بۆ نادڵسۆزی بەرامبەر بە وەزیفەکەی دەبا. من هەرگیز لە ژیانی وەزیفەی خۆم بێ وەزیفی خۆمدا نەمدیوە ژنان بەو شێوەیە بە پێچەوانەوە ئەو پڕی دڵسۆزی، ئەو پڕی ئارامی، ئەو پڕی چۆن ئیحترامی وەزیفەکەی خۆیان دەگرن. بۆیە من هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. من نامەوێت لەوە زیاتر درێژە بە قسەکانم دەم. جارێکیکە ئەو خوشک و خانمە بڕێزانە، ئەو خوشک و خانمە سالارانەی کە مەراسیمەکەیان بۆ سازکراوە پیرۆزیان بێ، هیوای سەرکەوتن و تەمەندرێژیان بۆ دەخوازم. ماڵی کەلەپوری و ڕۆشنبیری قەڵازێش دەستیان خۆش بێ. بەو ئومێدەین لە ساڵوەگەڕێکی کەدا ئێمە ئێساش لەگەڵ کاکلاوەر باسمان کرد ئیشە تەمەنا دەکەین لە گەلەریەکی تێر و تەسەلدا مەراسیم و چالاکیەکانیان
یادی بکەنەوە مەراسیم و یادەکانیان لە گەلەریەکی پوختەدا یا کە شایستەی خەڵکی ئەو دەبەرە بێ یاد بکرێنەوە. لە کۆتاییدا جاریش کە پیرۆزە ڕۆژی ژنان هیوای سەرکەوتن بۆ هەموو ئەو گروپ و دەستە و ڕێکخراوانە دەخوازم کە لە مەجالی دیفاعکردن لە مافەکانی ژنان لەسەر هەموو ئەو غەدرانەی کە لە ژنان دەکرێت دێنە دەنگکێس هیوای سەرکەوتن بۆ یەک بەیەکیان دەخوازم لە کۆتاییدا ئێوەش هەر شاد و سەرکەوتوبن و لە ئەمانەتی خوادا بن. زۆر سپاس بۆ بەڕێز کاک بەکربایس قایمقامی قەزای پشدەر بۆ پاڵپشتیانەی کە تاوەکو ئێستا بۆ ماڵی کەلەپوری هەیبووە. بەڕێزان ئێستاش کاتی ئەوەیە گوێمان لە پارچە شعرێک بێک بە دەنگی مامۆستا و نووسەر و شاعیری شارەکەمان مامۆستا سارا فەقێ خدر بفەرمێن. ئامادەبوانی بەڕێز ئێستاتان باش. 8 مارس لە یەک بە یەکتان پیرۆز دەکەم. ڕێز و سڵاوی تایبەتم هەیە بۆ ئەو خانمانەی کە ئەوڕۆ ڕێزیان لێدەگیرێ. زۆر سوپاسی ماڵی کەلەپوری ڕۆشنبیری دەکەین بە تایبەتی خانمانی پەری کە ئەو چالاکیان سازداوە و ئەو ڕۆژیان تەرخان کردووە بۆ ڕێزلێنان لە کۆمەڵێک ژنی خەباتگێڕی شارەکەمان لە هەموو بوارەکاندا چ لە بواری سیاسی بێ لە بواری پەروەردەیی بێ لە هەر بوارێک لە بوارەکاندا دیارە ئەو ژنانە قابلی زۆر زیاتر و زۆر ڕێزلێنانی زیاترن. زۆر سپاسیان دەکەین بۆ ئەو ڕێزلێگرتنە. ئەو شعرەش پێشکەش دەکەم بە هەموو ژنانی ئازیز و خۆشەویست و بە هەموو مرۆڤێکی ئازادی خواز ژن بێیان پیاو بێە هەر کەسێک کە بۆ ئاشتی کۆمەڵایەتی خەبات دەکە. لەبەردەم دیوارەکان ئەستە من ناشتوانم لەو دیوی دیوارەکانەوە سەیرت کەم. دوڕیانێکە ژیانێکی ڕووکەش لە تەک دیوار و مەرگێکی دەستکردی نەفرەت لێکراو. چاوەکانم مۆلەق وەستاون دەبێ بگەڕێمەوە. هۆ کوڕەکە دەستت بدە دەستم با ئەم دیوارانە بڕوخێ. قاقایەکی گەڵتە ئامێزم بیست دەمخاتە قەفەزی وەهم و دەڵێ ئازادی پێ بکەنە. پۆشاکی ڕەشبینی مەپۆشە شعرێکی ناسک بنووسە. باسی بەوەستانی بەرپەنجەرەیەکی کراوە لە کەنار دەریایەکی هێمن. باسی پەلکە زێڕینە و خەونە ئاویەکان. دیوارەکان ئەستە من لە ساتەکانی لەزەتیشدا ناڕوخێن. لە تەک ئەم دیوارانە خۆشەویستی ئیفلیجە و پەیوەندی میکرۆباوی. دڵدارێک دولبەرەکەی دەکوژێت و گوارەکانی بۆ سەفەر لێ دەکاتەوە. لە تەنیش دیوارێک دانیشت بووم بەسەر ڕۆژنامەکەدا خەوم لێکەوت. لە خەونمدا دەنگێت بە کۆڵانەکاندا دەگەڕا. یاخیبوونی مێینەکانی مەملەکەتە کارەساتێک لە ڕێدایە هەرمێ و ون دەبێ. تەوارەکان دەبنە بۆمب و دەتەقنەوە. بولبولەکان دەڕۆنە دارستان و ناگەڕێنەوە. گوڵەکان لە حەشمەتان دەوەرن. ئاسکە خۆشبەزەکان بە چرکەیەک لە بەرچاون دەبن. ماکەوەکان خەت و خاڵی گردنیان دەسڕنەوە و دەفڕن. تاوسەکان پەڕووباڵی نەخشینیان دەکێشن. کتە چاو باش قاڵەکانی گوند کلچۆک و ئاوێنەکانی بەرباخەڵیان دەشکێن و هیشاریش جانتاکانیان لە ماکیاج بەتاڵ دەکەن. بێوەژنەکانی ئەنفال و کۆمەرگ کراسە
لە قوماشی خاکی دەپرسن دوو ڕۆژی تر هەتیوەکان جێدەهێڵن و دەڕۆن بەزازەکان فرمێسک و نازونوز و سترێج و حەریریان هەڕاج کردووە و کەس لیان ناکڕێ مەتبەخەکان چۆڵن بۆنی خواردن لە هیچ ماڵێکەوە نایە کۆرپەی ساوا و منداڵەکان گڕوویان گرتووە مەملەکەت چاوەڕێی کارەساتە بەبیستنی هاوارێک سەرم هەڵێنا بەبیستنی هاوارێک سەرم هەڵێنا چی ببینم کاروانێک لە تەواری خاکی گوڵی خاکی تاوسی خاکی ماکەوی خاکی لەگەڵ هەزاران هەزار زەینەب و ژیلا و لیسی و مادلینی بەرگ خاکی لە لوتکەوە بەرەو پێدەشت دەهات نەخوار بۆ بە بروسکە و هەورە تریشقا باران دای کرد دیوارەکان خوسان و زەندۆڵیان تێکەوت گوێم لە قرچەی دیوارەکەی پشتسەرم بوو لە خرمەی بەستەڵەکی ژێرپێیان لەو نەئانەی لە گەرویان هەڵدەڕژا ماڵە بێ دیوارەکان پڕ بوون لە ڕۆشنایی دڵەکانیش لە خۆشەویستی لە خۆشیان هاوارم کرد بە ئاگا هاتم بینیم کچەکەم بەتانیەکەی لەسەر لاچوە و لەسەرمان دەگری زۆر سپاس بۆ خاتیونی شاعیر و نووسەر مامۆستا سارە فەقێ خدر مامۆستا دیدار فەرمانبەری کازیوە و دەستەی دامەزرێنەری ماڵی کەلەپوری و ڕۆشنبیری قەڵازێ با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی پیرۆزبایی ڕۆژی سەرهەڵدانی شۆڕشی خەبات و قوربانیدانی ژنان ڕۆژی 8 مارس لە تەواوی ژنانی جیهان بەگشتی و ژنانی بێنازی وڵاتەکەم پیرۆز دەکەم و هەروەها من زۆر بە پێویستی دەزانم تەرکیز لەسەر هەندێک خاڵ بکەم خۆم بەسەربەرز دەزانم کە شانازی ئەوم پێبڕاوە لە ڕێگای ماڵی کەلەپوری و هۆبەی خانمانەوە خزمەتێکی بچووک بە ئافرەتان و خانمانی شارەکەم بکەم و هەروەها زۆر گرنگە بۆ ئێمەی خانمان کە درک بە گەورەی و کاریگەری ڕۆڵی خۆمان بکەین لە کۆمەڵگادا ئەو خۆمانین بڕیار دەدەین کە لەم شانۆیی ژیاندا لەکوێ بین چی بکەین و چی نەکەین ببین بەچی و نەبین بەچی بۆیە دەستپێک پێش هەر هەنگاوێک پێویستە ئێمە خۆمان بناسین لە پێکهاتەی سروشتی جەستەیی و دەرونی خۆمان ورد بینەوە و کار لەسەر پەروەردەکردن و بنیادنانی کەسایەتی خۆمان بکەین پاشان تێدەگەین ئێمە چیمان لە توانادایە و چیمان پێدەکرێت دەتوانین ڕۆڵی دروست بگێڕین لەناو کۆمەڵگادا من دەمێت ئاماژە بەوە بکەم لە ئێستادا خەریکە هێزی ژن کۆ دەکرێتەوە لە ڕواڵەت و ڕووکەش و هەوڵ دەدرێت ژن بەکار بهێنرێت بۆ هەندێک بابەتی ڕواڵەتی کە ئەمانجی ڕاستەقینەی شۆڕش و خەباتی ژن هیچ کاتێک ئەمە نەبووە هێزی ژن زۆر لەوە گەورەتر و کاریگەرترە بچووک بکرێتەوە لە جەستە و ڕواڵەتیدا ئێمەی خانمان خاوەن هێزی گەورە و بنیادنان و پەروەردەکردن و ئاراستەکردنی کۆمەڵگە و مرۆڤایەتین و زۆر گرنگە ژن درک بە گەورەی و قورسایی ئەرکەکەی خۆی بکات کە پیاوێک ڕۆشنبیر بوو یەک مرۆڤ ڕۆشنبیرە بەڵام کە ئافرەتێک ڕۆشنبیر بوو خێزانێک ڕۆشنبیرە نمونەی هێزی ژنانی کورد حەبسەخانی نەقیب و عادلە خان و خاتوو مەستوڕەی ئەردەلانن نەوەک ئەو شاجوان و مۆدێلانەی لەم سەردەمە ڕاگەیاندنێکی زەبەلاح خراوەتە خزمەتیان و بەکاردەهێنرێن بۆ بەلاڕێدابرنی کەیسی ژن نمونەی هێزی ژنانی ئێمە خانمەچەک بەدەستەکانمانن لە ڕۆژاوای وڵاتەکەمان کە بەرگری لە شکۆ و شەرەفی نەتەوەکەمان دەکەن وەکو پاڵپشتیەک هاتوون لێرە دانیشتون بۆ ئێمەی خانمان هیوادارین ئەوە هێزی زیاترمان پێبدا بۆەوەی بتوانین خزمەتی زیاتر بە خانمان بکەین زۆر سپاستان دەکەم ئێوەش هەر بەخێر بن زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ ئێمە گەڕاندەوە ساڵی هەشتاکان بەشێک لەو مامۆستا بەڕێز و خۆشەویستانەی کە دەمێکە لێکدا بڕاوین لە ماڵی کەلەپوری ڕۆشنبیری قەڵازەیە یەکترمان بینیەوە
ئەو دیمەنانەی بەو دیوارەیە بۆن کەمای خۆشحاڵیە دەگەڕێ و قەڵازێ بەڵام هەمووی برینێکی قوڵ و گەورەیە لە دڵماندا بەداخەوە بەشێک لە وەک پێویست ئاوەڕ نەدانەوە لە قەڵاتزێ و ئاوەدان نەکردنەوەی برینەکان بۆ ئێستا ڕێژ نەبوون دەبووە زۆر لەوە زیاتر ئیش کرابە بەڵام بەداخەوە نەکراوە هەوڵ بدرێ بکرێ ئەوەی زۆر پێویستی دەزانم بۆ ئەو خانمە بەڕێزانەی ئەمڕۆ خەڵات کران پیرۆستان بێ دەستی ئەو بەڕێزانە خۆش بێ کە بەو کارە هەستان ئێمەی مامۆستا بە تایبەتی بەشێک لەوانەیە کە خەڵات کران مامۆستا دەبێت زۆر ڕۆڵی لەوە زیاتر بێ بەکۆی گشتی ژن دەبێت زیاتر لەوە لە خۆی ببینێت کە تەنها ڕۆڵێک ببینێ ئێمە زۆر لەوە بەتواناترین زۆر لەوە بەهێزترین هەرخوای گەورە ئەو هێزە زۆرەی پێبەخشوین کە دەتوانین وەک ئەو خوشکە بەڕێزەکوتی کۆمەڵێک ئەرکلەیەک کاتدادەیکەین بۆیە دەبێ هەنگاوی زیاتر بنین هەر لە باس لە ماف و لە ئەرک و لە کۆمەڵێک شتی کە باسی دەکەین ئێمە دەبێ زیاتر ڕۆڵ و کاریگەریمان هەبێت لە کۆمەلگا بابەت سیاست هەمووی بڤێ و دەستی لێ ناداژن بۆ سیاسەتی نابێت کوڕەجات و حەقی ئەوە چیا ئەوە سیاسەتە قسەی تێدامەکە بە عەکسەوە ئێمە بۆیە لێرە ڕاوەستاوین بۆیە ئەو شوێنە ئاوایە بۆیە ماڵی کە لە پووری نەبۆتە مۆزەخانەیەک وەکو هەڵەبجە کە دەچی قەڵاتزێژ وەکو هەڵەبجە بریندارە و برینەکەی زۆر گەورەیە دەبایە مۆنەوەنتێکی تایبەتی هەبێت کەواتە بۆ ئێمە دەست لە سیاست نەدەین کە سیاست وای کردو ئێستا مۆنەوەنتێک نەبێت دەبایە ئێرە نەک لە قاتی سەرێ و لەو شوێنە بچووکەدا کە بە شەرمەوە دەڵێ مامۆستا میوانی مێنە شوێنەکەمان گچکەیە داوای لێبوردنمانەیە ناتوانین خەڵک لە خۆ بگرین دەنا ئێستا دەهێندە و بیسێندە خەڵکی لێ دەبوو بۆیە داوا دەکەم لە خۆمەوە لە هەموو ئەو بەڕێزانەی لێرن لە کاک بەکر کە قایمقامی قەزای پشدەرە و کاک دلاوەر و بەشێکی زۆری لە بەرپرسیارەتی گرنگدان لە دەسەڵاتدا کارێکی ئاوا بکەن بەڕاستی ئەو شوێنە پەرەی پێ بدرێ و بە سووترین کاتش بێ بکرێتە گەلەری بۆی ئێمەش هەمومان هاوکاری بین کارە و چالاکیمان زیاتر بێ ئێمە ژنان لە سیاسەتدا ئیش بکەین بتوانین لە پێگەکانی بڕیار دابین ئێمە دایم ڕەخنە دەگرین هەڵەکانمان لە بەرچاوە لە فەیسبووکە لە کۆڕ و کۆبوونەوە لە قسەیە هەموو گلەیمانەیە هەموو باز دەکەم و کورتی و لەو ئازار و برینانە دەکەین بەڵام کەمین لەوانەی هەوڵ دەدەین ئەوە چارەسەر بکەین ئامادەبانی بەڕێز ماڵی کەلەپوری هەموو ساڵێک لە 8 مارسدا 8 ڕێزلێنان و خەڵاتی تایبەت دەبەخشێ بە 8 خانمی تێکەشەری ناوچەکە کە لە ڕابردوو و لە ئێستادا لە چالاکیە جۆر بە جۆرەکاندا جێپەنجیان هەبووە. پێم خۆشە میوانی من بی هەمیشە جیرانی من بینی ئافسوورە گوڵێم پێم خۆشە میوانی تۆ بم هەمیشە جیرانی تۆ بم ئافسوورە گوڵێم لە دنیادا تاکومە بم هەر تۆی بە خودا بینای چاوم ئەقسوورە گوڵێم خەڵی وای لە دنیادا تاکومە بم هەر تۆی بە خودا بینای چاوم ئەقسوورە گوڵێم خەڵی وای
هەر تۆی بە خودا بینای چاوم ئاقسوورە گوڵێ خەمبیمە بەخێر بێت سەرچاوان هەشتی مارس پیرۆز بێت لە هەموو ئەو ژنانەی کە ئەوڕۆ لێرە ئامادەن و هەموو ئەو ژنانەی کە سینکی خۆیان کردوتە قەڵخان بۆ گولێ بەرامبەر بە دوژمنان بۆ ئازادی نیشتیمان بۆ ئازادی وڵات بۆ ئازادی خۆیان هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم زۆر سوپاس بۆ پیرۆهاتنی بانگەوازەکەمان دەستان خۆش بم شتێکم نییە تەنها ئەوە نەبێت دەستی ماندووبوونتان دەکوشم بەخێر بێت سەرچاوان زۆر سپاس بۆ کاک عەلی ئامادەبوانی بەڕێز ئەم یادە دووبارە و دەبارە و هەزاران بارە لە خۆمان پیرۆز دەکەینەوە لە ئێمەی ئافرەت لێرەدا کۆتایی بە ئیڤێنتەکەمان دێنین دەستان خۆش بێ بۆ ئەو خاتونانەی ڕێگەی دووریان بڕێەوە و گەڕاونەوە بۆ قەڵاتزێ دووبارە بەخێر بێن و زۆر سپاس بۆ هاتنتان و کاتبەخشینتان بە ئێمە ئەمڕۆ ئێمە بە ناوی گروپی خانمانی پەریەوە پیرۆزبایی ڕۆژی 8 مارس لە ژنانی کوردستان و جیهان دەکەین. ئەم ڕۆژە ڕۆژێکی گرنگە بۆ ژنان، ئەمڕۆ ڕۆژی بۆ بیرهێنانەوەیە بۆ ژنان تا بتوانن داوای مافەکانی خۆیان بکەن و وەتێ بگەن لەم ڕۆژەدا پێویستیان بەچی هەیە. چکە ژنان ناکرێت هەر لە ڕۆژی 8 مارسدا داوای مافەکانی خۆیان بکەن، بەڵام 8 مارس دەکرێت وەکو ڕۆژێک بۆ بیرهێنانەوەی خانمان کە ئایا ئەوان لەکوێدان، لەکوێ ئەم کۆمەلگایە خود لەسەر لەکوێ ئەو سەرزەمینەدان و هەروەها هۆشیارکردنەوەی ئەو ژنانەیە کە تا ئێستا نازانن کە ژن چییە، ژن چکە بەگشتی ژن لە ژنبوون یاخود لە مرۆڤبوونی خۆیدا ماڵێنراوە لەم ڕۆژەدا تەنهاوە بیرهێنانەوەیەکە و گرنگیدانە بەوەی کە ژن چۆن بتوانێت خۆی دروست بکاتەوە. ئەو کار و چالاکیانە بەڕاستی زۆر گرنگن بۆ ژن دەبێت زۆر لەوە وشیارتر بێ، زۆر لەوە بە ئاگاتر بێ، زۆر بەوە ورتر مامەڵە بکە لەگەڵ دەوروبەر بە تابەتی گۆڕانکاریەکانی ئێستا کە دەبینین گۆڕانکاریەکان زۆر خێران لە خۆڕەڵاتی ناوەند بە تایبەتی ئێمەش لێرەین هەر بە چاوتروکانێک سەیری شەڕوانان بکەین لە خۆر ئاوا لە گەریلات چۆن توانیویانە خۆیان بناسێنن بە هەموو جیهان. بۆیە ژن نابێ بەکەم تەماشای خۆی کا بە تایبەتی ژنی کورد زۆر بەتوانە و ئازایە دەبێت لەو چوارچێوە تەسک و تەنگەبەرەی لە ناویدایە لە بازنەی مۆبایلێکی سۆشیال میدیا خەریکی تەجمیل و خۆڕازانەوە و کەلوپەلی ناوماڵ و هەموو ئەوانە تەنها ژن بەرەو دواوە بەرە کۆتوبەن دەبن. بۆیە ژن دەبێت زۆر لە وریاتر بن پێگە و شوێنی خۆیان لەنە کۆمەڵگەدا بچەسپێنن. بەوانەوە کۆمەلگا پێش دەکەوێت. لە ڕۆژێکی وە گەمڕۆدا پیرۆزبایی لە سەرجەم ژنانی کوردستان دەکەم، پیرۆزبایی بە تایبەتی لە ژنانی ئەم دەڤەرە دەکەم. هیوادارم کردنەوەی شوێنێکی ئاوا ببێتە مای پەرەپێدەری هۆشیاری ژنانی ئەو دەڤەرە بە دوور بێ لە هەموو شتێکی خراپ و ناشرینکردنیان. تاکە شت کە زۆر گرنگە بۆ ژن ئەوەیە کە کاتی خۆی بە فیڕۆنەدا هەم لە ڕووی خوێندن هەم لە ڕووی هۆشیارکردنی خۆیەوە وا بکات بە شێوەیەک لە شێوەکان خۆی پەروەردە بکە، خۆی بناسێ، خۆی درعێک دروست بکە لە بەرامبەر هەموو ئەو کێشە و تەنگ و چەڵەمانەی کە دێتە ڕێگای بەتەمای هیچ کەسێک نەبێت.